نەخۆشخانەی قەڵای تایبەت بە توشبوانی کۆرۆنایە لە گەرمیان ئێرە هەڵگری سەدان چیرۆکی جیاوازی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام بە ئازارتر لە هەمویان چیرۆکی غادە عەبدوڵڵەتیفە ئەو کە کەوتووەتە شەڕێکی ناچاری لە نێوان ژیان و مردێن لەگەڵ ڤایرۆسەکە و سەرباری ئازار و ناڕەحەتیەکانی ئێستای دەیەوێت درێژە بە ژیانی بدات چونکە هێشتا لە سەرەتاکانی تەمەنیەتی. حالم خرابة بخير خيان كان والله من هما حالة زور خراب دوا كاين خيان بباريزن غادەی تەمەن 20 ساڵ کە ماوەی زیاتر لە 100 ڕۆژە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و لە هەمان کاتیشدا دووگیان بووە بەڵام بەهۆی خراپبوونی باری تەندروستیەوە کۆرپەلەکەی لەدەستداوە و هەردوو گورچیلەشی وەستاوە تەنیا لە ماوەی 13 ڕۆژدا 5 جار غەسلی گورچیلەی بۆ کراوە. لە ئێستادا پێویستی بەردەوامی بە ئۆکسجینە و لە حاڵەتێکی تەندروستی بە ئازاردایە. دیارە غادە بۆ ماوەی زیاد لە 100 ڕۆژە لێرەیە لە نەخۆشخانەی قەڵا کە زانیمان حەملەکەی لەدەستداوە بۆ ئەوەی کە کۆرۆنا نەیهێشتووە ئۆکسیژینی تەواو بگاتە لەشی ئۆکسیژیندا بچن مناڵەکەی خنکاوە مناڵەکەی دەرکرا دوای ئەوە گورچلەی وەستە دوای هەتا گورچلەی چابووە سنگی لە کار وەستە. بەپێی وتەی پزیشکی پسپۆر غادە لە 175 بۆ 80 سیەکانی لەدەستداوە و پێویستی بە نەشتەرگەری گۆڕینی سیەکانیەتی لە وڵاتی هیندستان کە تێچووەکەی بڕی 400,000 دۆلارە یاخود مانەوەی بەم شێوەیە بۆ ماوەی 6 مانگ بۆ ساڵێک لەژێر ئۆکسجینی بەردەوامدا. ئەم کەیسەمانە کە هات مناڵی لە بارچوو بوو هەردوو گورچی لێوەستا بوو یوریاکرێتینی تاوا بەرز بووە و لەگەڵەوەشە حاڵی زۆر خراپ بوو لە حاڵی مان و نەمانە بوو بە پشتی پەنای خوای گەورە و بە هاوکاری پزیشکان و کارمەندانی ئێرە توانیمان بهێنینەوە تایم مناڵە بارچوونەکەی بۆ دەربێنین مناڵەکەی و 5 جار غەسلی گورچیلەی بۆ بکەین. ئەمە ئێستا لەم کاتا پێویستی بە زەرعی سیەکانی هەیە پێویستی یاخود ئەبێ لە ژێر ئۆکسیجینێکی بەرزە پرێژەرێکی بەرزی ئۆکسیجین نابێت. چارەسەر و بردنادەرەوەی غادە لە توانای خێزانەکەیدا نییە و داوای هاوکاری لە حکوومەتی هەرێم و ڕێکخراوە خێرخوازیەکان دەکەن تاکو بتوانن بە زوویی چارەسەری غادە بکەن و دۆخی ژیانی لەوە خراپتر نەبێت. داواکارین لە حکوومەتی هەرێم یارمەتیمان بدەن ئەمە مدەی ماگێکی بۆ داناوە ئەگەر لەم مانگە باش نەبێ ئەبێ سیەکانی بۆ بگۆڕێ یان چارەسەری نییە وڵی ئەمەی داواکەی لە حکوومەت یارمەتیمان بدە. مەسەلەی مادی نیە ئەگەر ئێمە خۆمان پارەمان بواتە پێویستیمان بە حکوومەت نەوە خۆمان ئیشەکەمان بۆی دروستە کرد بەس چی بکەین ناتوانانی بۆ ئێمە هەڵناسوڕێ چل دەفتەر بۆ ئێمە هەڵناسوڕی. توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان نزیک بۆتەوە لە 100,000 کەس و لە جیهانیشدا زیاتر لە 63 ملیۆن کەس تووشی ڤایرۆسەکە بوون. لێکەوتە و تراژیدیەکانی ئەو ڤایرۆسە کاریگەریەکی گەورە بەسەر مرۆڤایەتیەوە لە تەواوی جیهان بۆ ماوەیەکی زۆر جێدەهێڵێت. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.